یەکێک دیکە لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەردەگرم. شێدامەنتێک یەکێکی دیکەیە لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەخۆ لە سودەکانمان لە شاری هەولێرە لەگەڵمان دەبێت. ئێستا بارە بۆی کە کارنامەی یەکێتی بۆ مقلی پەرلەمانی کوردستان چییە و یەکێتی چۆن ئەتوانێت کە جیاوازی بکات لە نێوان ئەم هەڵبژارنە براورد بە هەڵبژارنەکانی دیکە. لەگەڵ ئەوەشدا بۆچی لایەنەکان تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە تووشی قەیرانێک دەبێت باز لە شکۆی پێشمەرگە دەکات، باز لە قەواری هەرێمی کوردستان دەکات. هەموو ئەمانە کۆمەڵێک پرسی دیکە لەگەڵ زۆر بەڕێز شێدامەنتێکدا تاوتو دەکەم. سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بانی ئەمریکای کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادەیت. هەمیشە باز لەو دەکرێت یاخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تایبەتی باز لەو دەکات کە ئەم هەڵبژارنە بەراورد بە هەڵبژارنەکانی پێشوو جیاوازە. دەمێ بپرسم هۆکاری جیاوازبوونی ئەم هەڵبژارنە چی دەبێت، یاخۆ چی وا دەکات ئەم هەڵبژارنە تایبەتمەندی خۆی هەبێت، جیاوازی خۆی هەبێت بەرامبەر بە هەڵبژارنەکانی ڕابردوو؟ بەیانتان باش، بەیانی ئێوەش باش. ئەم هەڵبژاردن خۆی پرۆسەیەکی گرنگە لە هەر وڵاتێک، تاکە پرۆسەیە کە دەنگدەر یان هاوڵاتیان پرسیان پێدەکرێتن، ڕێیان وەردەگیرێت، بەشداریان پێدەکرێت لە دامەزراوەی پەرلەمان. بۆیە پەرلەمان تاکە شوێنە کە هاوڵاتیان شانازی بەبوونیەوە بکەن و ئەم هەڵبژاردنە گرنگی ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە لەبەرەوەی ئەو هەڵبژاردنەکانی پێشوو بە شێوەیەک ئەنجام دەدرا کە هەڵبژاردننی گوماناوی بوون، هەڵبژاردننی ڕاستەقینە نەبوون، لە هەڵبژاردنەکان تەزویراتی بێشمار دەکرا، ئەو لیستانەی هەڵبژاردننی لەسەر ئەنجام دەدرا لیستەکان دەستی پاک نەبوون، بەڵکو دەنجی مردوو، دەنجی دەرەوەی هەرێمی کوردستان و دەنجی عەرەبی دانیشتووی هەرێمی کوردستانی تێدا بوو. ئێستا ئەم هەڵبژاردنە بە لیستێک ئەنجام دەدرێتن کە دەنگدەرەکانی دەنگدەری ڕاستەقینەی هەرێمی کوردستانن و کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی دەکاتن و پێشتر حزبی دەسەڵات بەڕاستی هەوڵی دەدا خەڵک بێ ئومێد بکات لە هەڵبژاردن بۆ ئەوەی زۆرترین ئەو دەنگدەرانەی دەستنە سەر سندوقەکانی دەنگدان خەڵکی خۆیان بن بۆ ئەوەی هەم بە تەزویر و هەمیش بە بێئومێدکردنی خەڵکی تر زۆرترین دەنگدەری خۆیان دەبردە سەر سندوقەکانی دەنگدان و دەنجیان پێدەدان. بۆیە ئەم هەڵبژاردنە مەجای تەزویراتی تێدا نەمایە، لیستی دەرەوەی هەرێمی کوردستانی تێدا نەمایە، لیستی مردووەکان تێدا نەمایە و پاک کرایتەوە لیستەکە ئەو دەنگدەرانەی دەنگ دەدەن ئەم جارە دەنگدەری ڕاستەقینەی هەرێمی کوردستانن و بە یاسا حزب. بۆچی پارتی دیموکراتی کوردستان لە کاتی هەر قەیرانێکدا باز لە قەواری هەرێمی کوردستان دەکات، باز لە شکۆی پێشمەرگە و نیشتیمان دەکات؟ ئەمە بۆچی؟ بەڵێ، بێگومان پارتی دیموکراتی کوردستان ئەگەر باز لە شکۆی نیشتیمان بکاتن، ئەوان سەرچاوەی شکاندنی شکۆی ئەو نیشتیمانە بوونە، هیچ داگیرکەرێکی کوردستان نییە نەیاهینابێتە سەر هەرێمی کوردستان، هەم لە سەردەمی حکوومەتی بەعسەوە لە سیوێکی ئابەوە و وڵاتی ئێران کە دوژمنی هەرێمی کوردستانە، دوژمنی کوردە، وڵاتێکی داگیرکەرە هێناویانە سەر کوردستان. ئێستا دەبابەکان و هێزی تورکیا بەشێکی خاچی کوردستانی داگیر کردیە. ئەوان تاکە هێزن کە هەوڵیاندایە لە پێناوە بەرژەوەندەکانی خۆیان شکۆی ئەو نیشتیمانە بشتێنن، تاکە شوێن کە نەیانتوانی بهینابیتیان کە وڵاتی سووریایە کە ئەویش وڵاتێکە بەشێکی کوردستانی بەسەردا دابەشکرایە، ئەو دەسەڵاتە خۆسەریە کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە خەندەقیان لە بەرامبەریان لێدایە. ئەوان کە باز لە شکۆی پێشمەرگە دەکەن، سەرۆکی حکوومەت بە تایبەتی لەو ماوە کە لە وتەکاندا باسی لە شکۆی پێشمەرگە و
شکاندنی شکۆی هەرێمی کوردستان و ئەو بابەتانە دەکرد. شکۆی پێشمەرگە بە ئەوان ناشێ، بەڵام ئەگەر شکۆی پێشمەرگە شکێنرابی ئەوان سەبەبی شکاندنی شکۆی پێشمەرگەن. ئایا سەرۆکی حکوومەت ئامارێکی لەبەر دەستدایە تا ئێستا لە وڵاتەکەی ئەو لە سەردەمی حکومڕانی ئەو چەند پێشمەرگەی کرێنشین هەیە لە وڵاتە؟ ئایا ئەو ئاگەی لە ژیانی پێشمەرگە هەیە کە پێشمەرگە موچەی دوا دەکەوێ، موچەی لێبڕینی لێ دەکرێت، موچەی پاشەکەوت دەکرێت بۆ ڕۆژێک لە ڕۆژان لە سەردەمی حکومڕانی ئەودا باسی لە قوت و ژیان و گوزەرانی پێشمەرگە نەکردیە؟ پارتی دیموکراتی کوردستان لە دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەترسێت کاتێک کە دەڵێت وەری دەگرینەوە یاخود کۆتایی پێدەهێنین. بۆچی ئەمانە هەمووی ترس لای پارتی دروست دەکات؟ دەیارانی یەکێتی نیشتیمانی کوردستان شارەزای مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانن. یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵقوڵاوی ناو جەماوەری کوردستانە و ناو خەڵکی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو سەروەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بە دوژمنانی کورد، بەرامبەر بە داگیرکەرانی کورد، کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری دابی شتێک بکا کردوویەتی و دەیکا. و نارانی یەکێتی دەزانن کە یەکێتی بڕیارێکیدا بە تایبەت لەو سەردەمەی ئێستا کە ئێمە چەندین ساڵە لەبەر خاتری ئەوەی کە هەرێمی کوردستان پارێزراو بێ، خەڵک خۆش گوزەران بێ، بێدەنجیمان لە زۆر کردووە و سازشمان لەسەر زۆر بابەت کردووە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بڕیاری داوە و ناتوانێت زیاتر بەدەست لە بەرامبەر چەساندنەوەی خەڵکی هەرێمی کوردستان دابنیشتن ئیتر ئەو شێوازی حکومڕانیە قبول بکاتن. و هەمیان شارەزای ئیرادە و هێزی یەکێتی نیشتیمانی کوردستانن و یەکێتی نیشتیمانی کوردستانیش خاوەنی ئیرادە و هێزێکە و خاوەنی مەبدەئێکە کە کاتێک بڕیارێکیدا جێبەجێ دەکات. کە دەڵێن هەولێر وەردەگرینەوە بەڵێ وەری دەگرینەوە، کە دەڵێن کۆتایی بەدەسەڵاتی خۆسەپێندێنین بەڵێ ئیتر جاریشتر لێ ناگەڕێن. لە دوای ئەم هەڵبژاردنە حکوومەتی لەو شێوەیە دروست بیتەوە لە هەرێمی کوردستان مەهمەکان ئەگەر ئەم هەرێمە بەبێ حکوومەتیش چەندین ساڵە بێدەنگە یاخود بۆچی یەکێتی لەسەر ئەم دەسەڵاتە خۆسەپێنی کە لایەنێک تایبەتر پارتی دیموکراتی کوردستان بەسەر هەژمونی هەرێمی کوردستاندا هەیبووە، یەکێتی بێدەنگ بۆ لەو بارەوە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە وەکو گوتم سازشی لە زۆر شت کردووە فیسەبیلی ئەوەی هەرێمەکەمان پارێزرا بێ و فیسەبیلی ئەوەی خەڵک خۆشگوزاران بێ و خۆش بژێتن. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خاوەنی ئەم حکوومەتە دەزانێت، خۆی بە خاوەنی ئەم وڵاتە دەزانێت. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ئەم هەرێمەی دروست کردیە، خۆی ئەم هەرێمەی ڕزگار کردووە. نەماویستە جارێکتر ئەم هەرێمە تووشی قەیرانێک ببێتەوە کە بەڕاستی لەلایەن ناحەزانی کورد، لەلایەن داگیرکەرانی هەرێمی کوردستان وڵاتەکەمان بکەوێتەوە خەتەریاتەوە. بەڵام ئێستا دەبینین کە پارتی دیموکراتی کوردستان لەم چەند ساڵەی ڕابردوو تەنها خەریکی سێ داڵ بوونە، وشەی داڵ، دزی، دەبابە، دەبە. یعنی ئەوان لە هەر کاتێک کە لە سەردەمی حکومڕانی ئەوان تەنها خەریکی ئەوە بوونە قوت و ژیان و گوزەرانی ئەم خەڵکە بدزن و لە کاتێکدا کە تەنگاو بووینە دەبابەی ڕژێمە داگیرکەرەکان دێنن بۆ سەر هەرێمی کوردستان و لە کاتێکدا ئەگەر لە بانگەشەی هەڵبژاردنە یان لە هەر تەنگشەیەکی دیدا تەنگاو دەبن، منداڵی خەڵک دەنێرنە زادە و منداڵی خەڵک تووشی شەڕە دەبە و تووشی کێشەی کۆمەڵایەتی و هەوڵ دەدەن هەرچی دابوو نەریت و قیەم و ئادابی کۆمەڵایەتی شەیە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان نەیهێڵن و کێشەی کۆمەڵایەتی لە بینی خەڵک دروست بکەن بە تایبەتی لە هەولێر بۆ ئەوەی خۆیان دوور بگرن، خۆیان نێنە ناو ململانێ و شەڕەکان. ئەجینا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای دیبەی دەکات کە لە هەموو
لە هەموو دنیادا لە کاتی هەڵبژاردنەکاندا بۆ هەڵمەتی هەڵبژاردن سەرۆکەکان ڕوبەڕووی یەک دیبەیت دەکەن و مناقەشە دەکەن بەڵام ئەوان خۆیان نایەن بۆ ئەوەی دیبەیت و مناقەشە لەسەر بابەتەکان و لەسەر ئەو چێشانە بکەن دەچن منداڵی خەرق و کوڕی فەقیر دەینن بەگژیەک چیدا زۆر سپاس بۆ زۆر بەڕێز شەیدامەتی کاندیدی ژمارە 62 لە هەولێر کاندیدێکەتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەمە کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت.